لە چێشتخانەکانی هەرێمی کوردستان ڕۆژانە بڕێکی زۆر خۆراک فرەدەدرێت. هەندێکیان تەنها لە پێناوگرتنی وێنەیەک داوای بڕێکی زۆر خواردن دەکەن و دواتر دەبێتە پاشەڕۆ. لە بەرامبەردا هەموو ساڵێک نزیکەی 9 ملیۆن هاوڵاتی بەهۆی برسێتی ئەو گیانە دەستدەدات. لەگەڵ ئەوەشدا هەندێک وڵات و کۆمەڵگا زیاترەوەی لە فرەدانی خۆراک دەکەن. هەرێمی کوردستانیش یەکێکە لەو کۆمەڵگایانەی ڕۆژانە بە چەندین تەن خۆراک تێیدا دەبێتە پاشەڕۆ فرەدەدرێت. لە کاتێکدا دەتوانرێت ئەو خۆراکانە بەسەر هەژاراندا یاخود ئاژەڵە بێلانەکاندا دابش بکرێت. جیهان ساڵح سکرتێری ژنانی پارتی سەوزی کوردستان دەربارەی ئەو ڕێژە زۆرەی پاشماوەکانی ناو چێشتخانەکان بۆ ژنها دوا وتی سیستمی چێشتخانەکان خۆیان ڕێگەیان خۆش کردووە بۆ هەبوونی ئەو ڕێژە زۆرەی پاشماوەی خۆراک. چونکە ئەگەر چێشتخانەکان بە شێوەیەکی سنووردار خۆراک دابین بکەن هاوڵاتیان ناتوانن ڕێژێکی زۆر لەو خۆراکە بکەنە پاشماوە. دەربارەی بوون بە مادەی ئەندامی پاشەڕەکان جیهان وتی ئەو دەنگۆیانەی دەڵێن خۆراک دەبێتە باندەی ئەندامی و سوودی هەیە بۆ زەوی ڕاست نین، بەڵکو دەبێت بە سیستمێکی جیاواز کاری لەسەر بکرێت و تێکەڵ بە مادەی تر بکرێت تا ببێتە مادەی ئەندامی و سوود بە خاک بگەێنێت. زۆر بەداخەوە من لەگەڵ ئەوەیانیم کە چێشتخانەکان بەو شێوەیە مامەڵێ لەگەڵ شتاریەکانیانە ئەکەن میوانەکانیانە ئەکەن لەبەر ئەوەی بڕێ پارەی زۆر دانێن خواردنێکی زۆر دائنێن بۆ میوانەکان ئەوانیش بۆیان تاو ناکرێ بەڕاستی ئەمە ئەبێ بە پاشماوە و ئەچێتە سەر زەوی و ژینگە پیسەکە لە ڕووی هەواوە لە ڕووی ئاوە لە ڕووی زەویەوە ئەمە کارێکی نشاو لە ڕووی ژینگەوە بەڕاستی ئەگەر بکرێت چاودێری بکرێت لەسەر چێشتخانەکان و ڕێنماییان بیرێتە ڕێنماییکی ژینگەیی تەندروست هەم بۆ باری ئابووری قازانجێکە بۆ لەسەر باری ئابووری و لەسەر ژینگە ئەمە شتێکی زۆر باش. خۆی هەر جگە لە بوفی مەفتوحەکان هەر هەندێک شوێنیش بوفی مەفتوح نییە هەر خواردنێکی زۆر دائەنێن لەبەر ئەوەی بڵێن بڕەپارێکی زۆر بڵین لەسەر مینەکەدانێن لەسەر خۆراکە خواردنەکەدانێن ئەوانش کە مەسەلەن بوفی بڵێن کراوەیە ئەوانیش مشتریەکان هەر ئەچەن بڵێن بڕە خواردنێکی زۆر ئەهێن و بۆیان ناخوری ئەبێ بە پاشەڕۆ ئەم شتێکی باش نییە بەڕاستی ئەکرێ پاشەڕۆ لەوانەیە بڕە بۆ شوێنێکی وەکو تانجەرۆ تانجەرۆش ئەوەی کە ئەڕوات بۆ ئەوێ بەڕاستی کارە ساتە ئەزە ئەوەی بەچوی خۆی نیبینی نازان چ کارە ساتێ لە تانجەرۆ ڕوئەیە لە هەوایە ژینگە لە هەوایە ژینگە پیس ئەکات و لە سەرزەوی پیس ژینگەی سەرزەوی پیسەکە لە هەوایە پیسی ئەکاوە ئەچێتە بۆ نمونە لە ڕێگای بارانەوە ئەچێتە ژێر ئاوی ژێر زەوی بە هەمان شێ ئاوەکان پیسەکە بەو شێوەیەنی ئەبێ کاری لەسەر بکرێ هەر ئاوا یعنی ئەچێتە ناو پاشەڕەکان و خۆڵ و خاشاکە و ئەڕاتە سەر یەک شوێن لە یەک شوێن کۆ ئەبێتەوە ئەوە نابێتەوە بە خۆراک بۆ سەرزەوی ئەوە ئەبێت تا پیسکەری ژینگە چونکە ئەبێ ڕاستە ئەم خۆراکانە ئەگەر کاری لەسەر بکرێت ئەگەر مادەی تێ بکرێت کارلێک بکات ئەو کاتە ئەتوانێت ببێ ئەکرێ بە پەینی کیمیاوی و بۆ دار و دارستانەکان و بۆ سەوزایی ئیسفادەی لێ ئەکرێت لە ڕووی ئابوووریەوە و لە ڕووی ئەوە کە مەسەلەن ژینگە پیس نەبێ بەڕاستی من ئەوە بە سەقافەتێکی نزمدا ئەنێم کە خەڵک لە دوای خۆی خۆراک ئەهێڵێتەوە زۆری تێکا و ئەیهێڵێتەوە ئەمە هیچ سەقافەت نییە. ئەگەر بزانێ ئەو خۆراکە لە دوای خۆی چی لێ بەسەریە مەسەلەن هەمووی بەکتریا دروست ئەکا دوای ئەبێ بەکرم دوایی حەشەرە دروست ئەکا لەسەر زەوی لە هەوایە هەمووی ئەبێ بە پیسکەری ژینگە بەڕاستی. نزار جەلال بەرپرسی بەشی خزمەتگوزاری شارەوانی سلێمانی بە ژنهای ڕاگەیاند بەتەنها لە سنووری شاری سلێمانی مانگانە 1000 بۆ 1200 تەن پاشەڕۆ هەن کە لە سایە 60 پاشماوەی خۆراکە لە سایە 20 کارتۆن و شوشەن لە سایە 20 دیکەی مادەی ئەلەمنیۆم و ئاسن و پلاستیکن. ئەگەر ئەم بڕەکۆ بکرێتەوە بۆ ماوەی 6 مانگ دەکاتە نزیکەی 7200 تەن پاشەڕۆ. هەروەها نزار جەلال پێی باشە پاشەڕۆکان لە ڕێی کارگەی ڕیسایکلینەوە لەناو ببرێن چونکە ئەگەر بخرێتە ژێر زەوی کاریگەری خراپ دروست دەکات لەسەر ژینگە و زەوی. هەروەها ئەو کارگەیەش بە سیستمێک کار دەکات پێی دەوترێت RDF
واتە تەنها سوود لەو باندانە وەردەگیرێت کە وزەیان تێدایە. ئاماژە بەوەشدا شارەوانی ڕێککەوتنی لەگەڵ کارگەی ڕیسایکلین لە سلێمانی کردووە کە ڕۆژانە 1200 تەن پاشەڕۆ بنێرێت بۆ ئەو کارگەیە، بەڵام ئێستا ڕێژەکە کەمی کردووە و ڕۆژانە 500 بۆ 600 تەن دەنێرن.